خوا هیدایەت دەرە ئەی بۆ دەفەرمێ بە دڵنیاییەوە یەقینتان هەبێ خوای گەورە هیدایەتی زاڵمان و ستەمکاران و دەر و دەستەکانیان نادا. یعنی چی خوا هیدایەتیان نادا؟ یعنی دوایان لێ دەکا، دڵیان ڕەش دەکات، چاویان تاریک دەکات، گوێیان قەپات دەکات، دەرز لە زاڵمەکانی پێش خۆیان وەرناگرن. ئەبووە دەرسیان وەرگرتە. هیدایەت ئەوەیە بۆ زاڵمەکان، دەرسی وەرگرتە لەو کەسەی کە لە پێش ئەوەوە چ نەهامەتیەکی بەسەر هات، چ ڕۆڕەشێکی دنیا قیامەتی لێ بەسەر هات، بەهۆی خیانەت لە خەڵکەکەی خۆیەوە، بەهۆی ستەمی زۆرەوە. بەڵام بۆ نمونە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەرەوەی کە من بەبیرم دێت، جەنابیشت بەبیرتان دێت، گەنجەکانیش خوێندویانەتەوە و هەندێکیشیان هی ئەم سەردەمەشیان بەبیر دێت. جەنابتان بیرتانە لە ماوەی 40 ساڵە شای ئێران لەو پڕیلووتکەی دەسەڵاتە کە خەڵک لە ماڵی خۆیەوە نەیوێراوە لە سنووری هەموو دەوڵەتی ئێرانە باسی شابکە. حەمە ڕەزا شای ئێران هەموو بینیمان لە 79دا بەو دەردەچوو هیچ وڵاتێک ئامادە نەبوو لە خۆی بگرێ. میسر وەریگرت لە ئاوارەییدا بە بێنازی بە زەلیلی بەڕی سوایی مرد، بوو بە پەندی زەمان. ئەمجا سەددام دەرسی لەو وەرنەگر هەر لە تەنیشتەوە لە عێراقا، سەددامیش دوای ئەو ڕۆی لە تێداچوونی سەددامە حوسنی موبارەک و قەزافی و بن عەلی و عەلی عەبدوڵڵا ساڵح ئەمانە هیچی دەرسیان وەرنەگرت. بڵێن با لە ئیعدامکردنی سەددامە لە کوندەرێنانی داکوڕە ئێمە دەرز وەرگرین. باشەمە بە چی وای لێ هات؟ ئەو پیاوەی کە هەموو دنیای عەرەب بە حیساب خودەویست سەرۆکی هەمووان بێ بۆ وا زەلیل کرا، بۆ وا کوڕەکانی کوژران، نەوەکانی کوژران، هەر یەکە لە کونێکە هەر یەکە لە شوێنەکە نادرە دەرەوە. ئەمە بەهۆی ستەم لە میلەت، داخستنی دەمی ئازادی خوازان، ڕەنگ هەر ڕەنگی منە، دەنگ هەر دەنگی منە، بۆچوون بەس بۆچوونی منە، حکم بەس حکمی منە، هیچ کەس مافی هیچی نییە، سەد تا سەتی دەنگی ئەم وڵاتە دەبێت بەس من بم. لە ئەنجامی ئەوەدا سەرۆت و سامانی وڵاتی بە نەعەدالەتی دابەش دەکرد. هەندێکی دەوری خۆی پڕ بوون، میلەتێکی ڕەش ڕوتیش قڕ بوو، وەکو خێری پێ بکەی بایعێکی بدەیتێ. دەرسیان وەرنەگر، یەک بە دوویەکە ئەوەی دەڕۆی خوا هیدایەتی نەدا، گوێیەکانی داخران، ئەو وڵاتەی دەنگەکانی نەبیست، چاوەکانی ڕەش داگەڕان، تاریک بوون، ئەو گۆڕانکاری نەبینی کە لە دراوسەکەی داڕوودەدا بڵێ بەیانی ئەمەش دەگاتە وڵاتی من، ئەگاتە گەل و میلەتی من. وایە ئەمانە دەرسیان وەرنەگرت. دواتر بەشار ئەسەد کە ئەم ساڵی ڕابردوو 2024 ڕووخا، ئەویش دەرسی وەرنەگرت لەوانەی پێشوو، هەر دەویست بەهێز بە زەبر و زەنگ بە یارمەتیدانی ئەم وڵات و ئەو وڵات خەڵک پشتیوانی لێ بکانەوە ئەو کورسیە ڕزیوەی ڕاگرن. ئین الله لا یهدی القوم الظالمین، خوا هیدایەتی نەدا، چاوی هیچی نەبینی، بەس دۆلارەکانی خۆی، بەس کورسیەکەی، بەس بنەماڵەکەی خۆی کە دوایی هەمووشیان لە دەوری تەرابوون و بە زەلیلی و ڕیسوایی وەکو ڕێوی ڕای کرد. ئەمانە ئەم مجریمانە دەرز لە یەکتر وەرناگرن، هەمووانیشیان دەرسیان لە فیرعەون وەرنەگرت، چونکە قورئانیان بەس بۆ ڕادیۆ و مەراسیم و خۆمە مسلمان بوون نیشان دەدا. هەندێک خەڵکی ساویلکە هەیە بەڕێزان بەوە خەڵەتا بوو، دەیگوت ئەوانە بۆ مسلمان نین، لەوە چێ مەلابێ وا تێبگا. ئەوەنی قورئان لە ڕادیۆکانیانەوە لێ دەدرێ، تەلەڤیزۆنەکانیان بە قورئان دەکەنەوە، قورئان هەڵدەگرن و دەیخەنە سەر سەریان و ماچی دەکەن. ئەوە هەر نمایشە. ئەگەر قورئانیان بخوێندایەوە، ئەگەر ئەوانە بڕوایان بە قورئان بوویایە، دەرسیان لە حکمڕانی زاڵمی قەدیم لوتکەکە کە فیرعەونە و مامۆستای دیکتاتۆرەکانە لەوان لە قورئانەوە دەرسیان وەردەگرت. هەرکە قورئانیان بەڕاستی بخوێندایە و ئیمانیان پێ بوویایە، ئەو کاتیان دەهاتە بەرچاو کە خوا بە ڕوون و ئاشکرایی باسی کۆتایی هاتنی ستەمی فیرعەونیمان بۆ دەکا، باسی ئەو کاتەمان بۆ دەکا کە فیرعەون هیچ دەسەڵاتی نەمابوو، لە لوتکەی تێدا چوون بوو. ئەمجاری بوو ئامەنتو بڕەبی هاڕونە و موسا، ئیمانم هێنا بەخوای هاڕون و موسا، بەخوا هەمووی ڕاستە، خوایە بەس ئەمجارە ڕزگارم کە تەسلیم بووم، خەڵکینە بەس ئەمجارە ڕزگارم بێدادپەروەری دەچەسپێنم، بەخوا مناڵتان ناکوژم، ژنتان ئیهانە ناکەم، پیاوەکانتان ناکەم بە کۆیلە و ژێر دەستی خۆم، بەس ئەمجارە ڕزگارم بێ، ئامەنتو، ئێستا ئیمانم هێنا. خوای گەورە فەرمووی تەواو دەسەڵاتەکەت کۆتایی پێهات، تازە پەشیمانبوونەوە دادن نادا. ئەلئانە وەقەد عەسەیتە قەبلو، پێشتر لە بیرتە چ مفسیدێکی سەرزەوی بووی،
بۆیە ئەگەر کەسێک ژیانی چەند ساڵی حکومڕانیەکەی بە فەساد و بە گەندەڵی و بە زوڵم و ستەم بردەسەر، ڕۆژێک بە ئاگادێتەوە بە شارەسەدیش بینیمانە و چەند مانگەی پێشوو چۆن هاواری دەکرد دەستوری وڵات دەگۆڕم، چاکسازی دەکەم، بەس مۆڵەتم بدەن، خەڵکی نەوازم لێبێنن، چیتان بوێ ئەوە دەکەم، بە دڵی جەماوە نوێنەر هەڵدەبژێرین. وتیان ناخواتەوە بوو. حەمەڕەزا شای ئێران داوای دەکرد سەرۆکوەزیران بگۆڕن، وەزیرەکان بگۆڕن، چیتان دەوێ خەڵکی نەبەس ئەمجارە قبوڵتان بم. قبوڵ نەکرا. وەختێک بە خۆیان زانی ئەوانی لە دەرباری بوون و لە چوادەوری بوون لە مێژووی حەمەڕەزا شای ئێراندا نووسراوەتەوە ئەڵێ 2 ڕۆژ پێش ڕاکردنی لە وەزیرەکان و ڕاوێژکارەکان و ئەنجومەنی وەزیرانی پرسی حاڵی میلەت چۆنە؟ وتیان ئالا حەزرەت سەلامەت بێ، عالەم هەمووی زۆر زۆر ڕازیە و هەر درود بۆ جەنابەت دەنێرێ و هەر دوعای خێریان بۆ ڕەزاشای بابت هەیە. هەر 2 ڕۆژ دوای ئەوە بوو دەریان پەڕاند. وەختێک بە خۆی زانی خەڵک ڕژیان ناو کۆشکەکەیەوە فریا نەکەوت چایەکەی نیوەی خواردبەوە فریا نەکەوت نیوەکەی بخواتەوە. میلەتەکە نەهێویست. ئەوانەی لە دەوروبەری بوون ڕاستیان پێ نەگوت. بۆیە ئین الله لا يهدي القوم الظالمين ئەومانە ئاەتەکەیە. خوای گەورە هیدایەتی ستەمکار نادا کە ڕۆژی ڕەشی هاتە پێشەوە خوا دەفەرمێ الآن وقد عصيت قبل پێشتر ئەم ڕاستیانە نەدەزانی ستەمت گەیشت بۆ کۆتایی ئێستا دەتەوێت ئیمان بێنی کە هەموو ژیانی ڕابردووت فەساد و خراپە و گەندەڵیە. بەڵێ ئەم ستەمکارانە دەرسیان لە یەک وەرنەگرت کەچی ئێمە مەلامان هەیە بەداخەوە قورئان دەخوێنێتەوە بەردەوام دوعا دەکە یا ڕەبی خوا هیدایەتی کاربەدەستان بدەی ئەگەر زاڵمیشن هیدایەتیان بدەی با بە تۆ لە قورئان حاڵی نەبووی یەقینت هەبێ نەسی کەلامی خوایە إن الله لا يهدي القوم الظالمين خوای گەورە هیدایەتی ستەمکار نادا بە هیچ شێوەیەک.